کۆلێژی پەروەردە بەشی کوردی یاخۆت بەشی زمانی کوردی بە پارالێل ئێواران زانکۆڵای کۆنمرەی چەندە؟ سڵاوتان لێبێ و من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵای لە خزمەتی ئێوەی خۆشەویستی بۆ ئەوەی باسێکی کۆلێژی پەروەردە بەشی زمانی کوردی بکەین کە دەرچوانیان ئەبن بە مامۆستای کوردی لە پۆلی 10 هەتاکو 12. ئەو کۆنمرانی ئێمەش بۆ ئێوەی بەڕێزی باسەکەین ئی ساڵی خوێندنی 2021-2022 واتە ساڵی ڕابردوو. باشە بۆچی ئێمە باسیەکەین؟ ئەلبەتە باسکردنی ئێمە بۆ ئەو کۆنمرانە بۆ ئەوەیە ئێوەی خۆشەویست بەرچاوڕوون بن سوودی لێ ببینن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە شێوازێک بەشەکان هەڵبژێرن تاوەکو بتوانن لە نزیکی بەشەکان کۆنمرەکانتان ڕێک بخەن. بۆیە ئێوەش بۆ وەرگرتی زانیاری زیاتر و زانینی کەمترین کۆنمرە لە بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردە بینەری ڤیدیۆکەمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. لە ئینستاگرامیش فۆلۆی کەناڵەکەمان بکەن بە هەمان ناو و ناونیشان.